خلاص بێ هەوە دەیکڕمە تا ئێوارێ ئەمن هەموو ساڵێەوە تقریبان 15 سارە لەو بازارەمە بێ فەرق و جوایزی تەوزیع دەکەم هەموو سارێ لە ئەو جێژنەی مەولودی تەوزیع دەکەم بێ فەرق و بێ جواز لە شاری کۆیێ وەک پێکەوە ژیان ئەو شتەی دەکەم ئەمن بۆ خۆت هاوڵاتیەکی مەسیحی چۆن بۆ بڕیارداوامە والله ئەمن هەموو یعنی لە شاری کۆیێ دوکاندارمەوە 15 سارە هەر وەک یعنی عادات و تەقالی دیوان تەماشای دەکەم و دەیکەمە پێشوازی هاوڵاتیان چۆنە مسلمانەکان چیت پێ دەڵێن لەسەر مسلمانەکان زۆریان پێخۆشە بەو شتە زۆریش یعنی پێخۆشحاڵم بەو شتەی یعنی ئەمن دەیکەم ئەمە تا چەند دەبێتەوە هۆکاریەوەی کە برایەتی یا پێکەوە ژیان لە کۆیەتون تۆ ئەمە لە مێژە و شتەمان هەیە یعنی ئەمە لە هەرمۆتەش پێکەوە ژیانمان هەیە لە مەعبێنی برێن برا مسلمانەکانی و برا مەسیحیەکان پێکەوە ژیانمان هەیە فەرق و جوازیان ناکەین ئەوە ئیسلامە ئەوە مەسیحیە ئەوەیە بێفەرقی نەما تازیە بۆ تازیە هەر بێفەرق دەچین ئەوان دێن ئەمە دێن یعنی بێفەرق و بێجوازی نەما ئێستاش ئەو شتەی دەکەم ئەم بێفەرق و بێجواز وەکی دەبەخشیەوە وەڵڵی چکولێتە حەڵقومە قاوەی دەدەمە عالەمێ ئەو شتانە تا ئێوارە چەند دەبەخشیەوە والله ئەوە ئێستا 2 کیلۆ نیوم کڕی ئەلێش 2 کیلۆم کڕی خەلاص بێ هەوە دەیکڕمە تا ئێوارێ هەتا ئێوارێ ئەمن بەردەوام